سڵاو هاوڕێیان، زۆرێک لە بەخێوکەران داوای ئەومان لێ یەکەن کە شتەکانی بابەتەکانی کە هەمانە هی پێنیتایە زۆر بەڕوونی باسمان نەکردووە. هەوڵ دەین ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا زۆربەی شتەکان ڕوون بکەینەوە، بەس تاکە شتێکە حەزەکەین بیزانی ئەوەیە کە ئەم کۆمپانیایە تاکە کۆمپانیایە کە لە ساڵنەوەی ئەو بەرهەمانەی بەرهەمێنێ لە مادەی سروشتی دروست دەکرێت و ئەوەی بەکاریە نابێ یا بینیوێتی لە 100% ئەزانێت کە ئەوە وایە بە بۆن و بە تامیش. ئەمان جگەری حوتە هاڕاوە کە بۆ ڤیتامین ئی و کۆمەڵی ڤیتامینی چاکی تیا و یارمەتی جگەر ئەیە کە جگەر ئیشی خۆی بە تەواوی بکات. ئەمان هاڕاوەی بزور شەوکە لەگەڵ کۆمەڵێک گوڵی کەیە کە لای خۆمان پێی ئەوترێت کەرتەشی. ئەمەشیان کۆمەڵێک کانزا و ڤیتامیناتە کە ئەمی ژەر سروشتیە وەک ئەیبینین، هەموو شتی سروشتیە لە ئاویشان ناتوێتەوە بۆ کاتی توولەک بەکارێت بۆی پەڕەکە بە جوانی بێتەوە و بریقەدار و جوان بێت بەبێ ئەوەی هیچ ڕەنگێکی باتێت پەیوەندی بە ڕەنگەوە نییە. ئەمەشیان ئەنتیپیکایە بۆ ئەو تێرانە بەکارێنێت کە پەڕی بێچوولی ئەکاتەوە پەڕی یەکتری ئەکەنەوە. ئەمیش بەرهەمێکی کانزاییە و هەمووی سروشتیە. ئەمەش ساڵیسە وەک ئەیبینین کە ئەمی ژەر سروشتیە و بەکاردێت بۆ ژەژەهراوی بوونی لەش یاخود بۆ چاکردنەوەی برین بە زووی. ئەمیش کاری جگەر بەهێز دەکات بۆی توانێت بەرگری هەبێت. ئەمەشیان مایکۆباکت، ئەمان ئیشیە بۆ چاکردنەوەی برین. ئەمیان بەشێک لە مەوادی بڵین مادەی کیمیایی تایە. ئەمان ڤیتامین سی و کەیە کە لە 100% ئەم دوانە کەیوسیەکە لە مادەی سروشتی دەرهاتوون و بەکارێت بۆ کاتی جەڵدە و بۆ کاتی ئەوەی کە تێر تووشی سەدمە ئەبێت یاخود بۆ چاکردنەوەی برینی ناو لەش بە تایبەتی لە دوای نەخۆشی کۆکسیدیا کە عیلاجی ئەینێ. ئەمان ناتوراستۆپە، ئەمیش لە ئاوا ناتێتەوە لەبەرەوەی هەمووی گژوجیایە و هەموو مادەکانی سروشتیە. ئەمان ئینسی کۆمپلێکسە کە بەکاردێ بۆ بەهێزکردنی توێژاڵی ڕیخۆڵە بۆ ئەوەی بەکتریا و مشەخۆر نەتوانێ بریناری بکا و تووشی نەخۆشی بکات. ئەمان شلەیە لە چەند گوڵێک دروست کراوە لەگەڵ هەنینە کە وەک ڕۆن وایە وەکو ڕۆنگەرچەک وایە لە 100% سروشتیە و بەکارێت بۆ نەخۆشی قرخە و یا ئیلتیهاباتی سیەکان کە زۆر 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 سوودی لێ وەرگیراوە. ئەمەشیان بریتیە لە پێکەڵەی ترشی سرکە و ترشی لیمۆ و ترشی پێکاتەکانی ماست و سروشتیە لە 100%. هەمیشە سروشتیە بەکاردێت 1 میلیم و ڕبعێکێتە 1 لیتر ئاوە ئەگەر لە هەفتەکە ساڵانە ینی بە بەردەوامی لە هەفتەیەکە 2 ڕۆژ بیرێ بە باڵندە بە هەموو جۆرەکانیەوە لە 85 بۆ 95 کێشەی ڕیخۆڵە و بەکتریا و مشەخۆر کەمەکاتەوە. ئەمەیان ڤیتامین ئیە کە پێکاتوە لە ADE، ئەمیشە شلە و سروشتی. ئەمیشیان کالیسیۆمە کە پێی ئەوتێ AD3E بەکاردێت بۆ میەکان و بۆ بێچوو و بۆ گەورەش کە ئێسقان بەهێز دەکات و یارمەتی هەزمیش ئەیات وەکو باسمان کردۆ لە بابەتەکانە کە ئەمە ڤیتامین ئیە. ئەمیان کالیسیۆمە، ئەمەیان بۆ نێرە، ئەویان بۆ مێیە. ئەمیشان سروشتیە. ئەوەی کە حەزەکەین باسیشیکەین هەر لەگەڵم بابەتە سیبساڵ کە پێکاتەیەکە لە خوێی کانزایی لە 100% سروشتیە. ئەمیشان مۆڵتی ڤیتامینە، تاکە مۆڵتی ڤیتامینە کە بە 3 قۆناغ ئەتوێتەوە. لە قۆناغی یەکەمە هەندێک چێتوێتەوە، لە قۆناغی دووەمە بەشەکەی لە قۆناغی سێمە هەندێکی تایە کە سروشتی خۆی سروشتیە ئەتوێتەوە بۆیە یەکەم جار ڕەنگی زۆر زەرد نییە
پاش سەعاتێ ینی سەعات ڕەنگی زەرترە بێت لە کۆتایی لای دوای 2 سەعات ڕەنگەکەی زەر دەبێت. ئەمە موڵتیڤیتامینە. ئەمەش پێکهاتەیەکی لە 100% سروشتیە لە هاڕاوی ڕەجی دار و گەڵا و کۆمەڵی ڕووەک کە پێی دەوترێت فیتۆبیۆل. ئەمیش یارمەتی ڕیخۆڵە ئەیاکە کاری خۆی بە چالاکی و بەبێ کێشە بکات و بەهێزی بکات. ئەمیشیان لابیتۆ وەک ئەیبینین ئەمیشەر مادەیەکی سروشتیە وەک ئەیبینین کە ئەمە جگەر بەهێز ئەکات و یارمەتی هەزمکردن ئەیات کە بتوانێت هەزم بە ئاسانی بکا و خواردنی یاخۆی بڵێن ئیشتیهایە کاتەوە کە بتوانێت خوا و جگەریش بەهێزەکە. ئەمەش خواردنی بێچووە کە لە 100% سروشتیە و هەندێ بە خێوکەرگی لەی لێ هێڵە بێچووەکە کە ئینە زوو هەزمیەکات. ئەیش کە زۆر بەناوبانگە ئەمە لەبەرەوەی کە وەکو ئەو خواردنەوەیە دایک و باوگەکە ئیاتێ و لە ناو چیکەڵداناوکو تو نابێت و کە ببێتە هۆی قەبزی یاخود ببێتە هۆی ئەوەی کە کەم تووشی کەم خۆراشی ببێت. ئەمیشیان کە ناتوانین بەداخەوە بۆنی کە هین ئەمەیان سیرە هاڕاوی سیرە لە 100% سروشتیە و پێویستە ئەمە وازام ئەزانین سیر سوودەکانی چییە. ئەمەشیان مادەیەکی سروشتیە لە ڕۆک دروستکراوە پێوترێ کریاتین کە ئەمە هەرچی چەوری لەش و کە لە لەشا هەیە ئەیگۆڕێ بۆ وزە کەوای لێکات تێرەکە دایمە چالاک بێت بە تایبەتی بۆ کاتی جوبوون و نێریا لە کاتی بێچووە بۆ ئەوەی کە ماسوولکەکان بەهێز بکات بۆ بەکاریە و زۆر سپاس بۆ هەموو لایەک.